من ناو سامع علي صديق لصالي 1979 لە چمچماڵ لەدایک بووم ئێستا لە تورکیادا ئەمشم بۆ یەکەمین جار پەخشی تەلەڤیزیۆنم دروست کرد. ئەم پەخشی تەلەڤیزیۆنە چۆن من لە نەوەتونەوە دروستم کرد. لە نەوەتونەوە وەک ئێستا سیدی و کۆمپیوتەر ئەم شتانە بەردەوامین بڵاو نەبوو. من بە تەرجیح لێ پەخشم پێ کرد. ئەو کاتە تەسجیل هەبوو، شتی وا بە هەموو کەس نەیبووانی هاوڵاتی ئەو شتانی زۆر کەم بوو. خەڵکی کەناڵە کراوەتەوە دەنگی هەیە و ڕەنگی نییە. اینجا لە 2000 ڕادیۆ AM دروست کرد. هەتا مۆدیلی ڕادیۆ AM ما ئیشم پێ کرد کە AM لەماوەی ڕادیۆکان چوونە FM و دەورێن نەما. هێدر هەوڵمدا FM دروست بکەم. FM دروست کرد بۆ ئەم گەڕەکەی خۆمان ئەبوو، زۆر بەرفراوان نەبوو. هێدردا 2010 لە 2010 باوکاری برادەرێ ئەم پەخشەی ئیسمان دروست کرد. ئەم ڕادیۆ ئیسە ناوی زەنوێرە. زەنوێری بەمانای ئەوە دێت زەن ئەم وشەیە زیاتر لە شارەکانی ماوەسا هێمن و ماوەسا هەژار و ئەوانە من وەرم گرتووە. بەمانای ئەوە دێت چۆن خۆمان ئەڵێن ئەم شوێنە ئەچینە هاوینە هەوارێ، ئەچینە شوێنێکی خۆڵ، ئەم شوێنە سازگارێ، ئەم شوێنە دڵگیرە، ئەو معنای ئەگەێنێ لە زمانی خۆمانە. پەخشەکەم هەر بە کارەبای ڕێسیە. یا من داهاتی بەم ڕادیۆیە پێیان ناکەم تا ئەمپێری بۆ بەکرێ بگرمەوە ئەمپێرە کارەبای 2 ئەمپێر کارەبا. ئەم ڕادیۆ بەلایانی کەم 3 ئەمپێر کارەبایە بێ. 3 ئەمپێرە بێ هەموو مانگێ ئەگەر زۆرش هەردان بێ هەموو مانگێ 15000 بۆ بتێدا کرێ ئەمپێرە. من ئەم ڕادیۆیە هیچ داهاتێکم لێوە دەست ناکەوێت. کەس ڕێکلام ناداتە، من داواشم لێیان کردووە بڵێن ئەبێ ئەڵێ ئەبێ جیهازەکەت لە 1 کیلۆ کەمتر نەبێ. من ئەگەر بمتوانێت جیاز 1 کیلۆ پێیاکەم ئیسفادەی زۆرە بوو بۆ من. بەڵام من ڕۆژانە لە مەدای پەخشە کە ئەوەنە پەخش هەیە گۆرانی و قورئان و سرود و کتێب و بەبێ ئەوەی کتێبێ سەوتی زۆرم لایە و کتێبانەش لە ڕادیۆکە پەخشەکەم. بەڵام لە سەردەمی شەڕی داعشە ڕادیۆکەم بەردەوام بوو. من هەر پەخشمە کردیدن ئەو سرود و ترە و گۆرانی و ئەو شتانی کەوا تایبەتن بەوە لە ڕێی برادەرانەوە بەدەستمە گەیشتم منیش لە ڕادیۆ پەخشمە کرد و ڕۆژانە بەردەوام هەر ئەوانە وەکو گۆرانەکانی سرودەکانی کۆنەکان و ئەوانی ناسری ڕەزازی و نەجمەدینی غوڵامی و ئیتر تیپی مۆسیقە شەید کارزان و سرودە تازەکان و پێویستم بە جیازێکی پەخشی بەرفراوان و پێویستم بە کۆمپیوتەرێکە. لەبەر ئەوەی تۆ ئەتوانی هەم پێی بژێی، هەم ئیدارەی ڕادیۆکەی پێ بکەی، هەم خەڵکی یانی خەڵکی ئیستفادەی لێ بکە، هاوکاری خەڵکی پێ بکەی، دەستگیرۆی خەڵکی پێ بکەی. بژێوی ژیانم هەروەکو هەموو موچەخۆرێکی هەرێمی کوردستان لەسەر موچەی حکومەتە و ئەگەر موچە بێ ئەوە خەڵکی سوودمەند دەبین و موچەش نەبێ هەر ئەوەیە. من موچەی مانگانەم 150,000. وەڵامی ئەتوانم ژیانی پێوە بەڕێوە بەرم، بەس ژیان بەڕێوەبردنەکە چۆنە؟ یانی وەکو ئەڵێم مەرجی و مەمرەر ئەوە ئیداری پێوەکەی، یانی ناتوانانی شتێکی بەدڵ خۆت لێ بکەی، بۆ دڵ خۆت گەشتێکی پێ بکەی، شتێکی پێ بکەی، شتێکی پێ بکڕی. من ئەگەر بووچەیەکم بۆ نمونە مانگی ملیۆنێکمە بۆ هیچ پێویستم بە کەس نەبوو. من ئەمە حەزی خۆمە، ئەمە ئاواتی خۆمە. باشترین پەخشم ئەکڕی و بۆ خۆشم دامەنا بۆ خۆشم بەڕێوە ئەمبر. لەبەر ئەوەی من ئەمە هیوایەتی خۆمە. ئەمە وەکو ئەحمەد شەماڵوتانی منەت ناکەمە سەر کەسە بڵێم وەڵا گۆرانی بۆ خاکەڵێم و گۆرانی بۆ تۆڵم. نا من ئەم شتە هیوایەتی خۆمە، حەزی خۆمە، من بۆ خۆمێکە. تۆ ڕێکخراوت بۆ چییە؟ بۆیە دڵە بە ڕێکخراو خۆشە کە ڕێکخراو بتوانێت هاوکاری بکات، بتوانێت شتێکی بۆ بکات، بتوانێت ئەرکێکت لێ بکەم کاکەوە. اینجا ئەم ڕێکخراوی ئێمە من داوای کۆمپیوتەرێکم لێیان دوودی کۆمپیوتەرێکم بۆ بکەن. وەلیان با بە 1-2 کەناڵێنین و چاپێکردنی لەگەڵا ئەکەن و بۆ تەکەن. من باشە کەناڵە ئەمەش وانە. لە چاپێکردنەوەی تریشم ماوە ئەوەشم بۆ بکەین. ئەمە کەناڵی سکای نویزایە، ئەم کەناڵە عالەمیە، ئەمە ئەبرێ لە ئیمارات و ئەم شوێنانە لێ ئەدرێ خێر بڵێن لەلایەن خێرخوازی ئەو وڵاتانە و هاوکاریەکری. ئەوەشیان کرد. ئەخە من ئیزە بۆی ئەڵێم گومانم هەیە کێ ئەڵێ من هەموو شتێکم بۆ نەکراوە و ڕێکخراو بخۆیان نەیانخوازم.